بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوێمەتانە بێوم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ بابەتێکی تەندروستیمان بۆ هەڵبژاردون بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر باوان حەمەجەزا کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری گشتی نەشتەرگەری قەڵەوین قسە باسەکەین لەسەر نەشتەرگەری بچووکردنەوە یاخود بڕێنی گەدا ئەوەشمان بیر نەچێت کە ئەم بەرنامەیە بە سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. دکتۆر گیان بەخێر بێ سەر و سەرچاو. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزیشتان. سەرەتا پێم خۆشە باسێکی ئەم نەشتەرگەریان بۆ بکەی لە ئێستادا زۆر باوە بە چەند ناوێک لەناو خەڵکا باوە مەسەڵەن قارسی مائیدە یاخود بچووکردنەوەی گەدا سەمبڕێنی گەدا پێم خۆشە باسێکی ئەم نەشتەرگەریان بۆ بکەیت. بەڵێ خۆی نەشتەرگەری قەڵەوی بەس قارسی گەدە نییە. باشە. هەنی چەند جۆری نەشتەرگەری قەڵەویمان هەیە بەزەوەی کە زۆر باوە لە کوردستان و لە هەموو دنیاشەکە زۆر باوە لە میان زیاتر دەکرێت. نەشتەرگەری بچووکردنەوەی گەدەیە. پێڵین بچووکردنەوەی گەدە یان پێڵین بڕینی گەدا یان قارسی گەدەشی پێوترێت. بەس ئێمە ئەنی نەشتەرگەریەکە کە بەشێکی گەدا بڕین و گەدە بچووکە بێتەوە. زۆر باشە بزانم کێن ئەو کەسانی کە ئەتوانن ئەم نەشتەرگەریان بۆ بکەن مەسەڵەن بۆنمونە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی ڕەگەزەوە هیچ کێشەیەکی نابێت کێن ئەم کەسانی کە زیاتر پێویستە ئەم نەشتەرگەریە بکەن. خۆی نەشتەرگەری قەڵەویە نەشتەرگەریە بۆ چارەسەرکردنی نەخۆشی قەڵەوی. باشە. ئێمە پێوانەیەکمان هەیە بۆ کەسانی بزانین کێن قەڵەون. باشە. بەمە هاوکێشێکمان هەیە تێدا بەچەند باڵا کێشدا بەشەکرێ بەسەر باڵا بەمتە دووجایە پێوانەیە دەرەچێت بەم پێوانەیە دەرەکەوێت کە نەخۆشی قەڵەوی هەیە یان نا. ئەگە کەسەکە ئەو پێوانەی پێڵەن بارەسایی لەش لە 18 بۆ 25 بێت 8 بۆ 25 بێت ئاساییە لە 25 بۆ 30 بێت ئەمە کێشی زیادی پێوتێت شمولی عەمەلیات ناکە لە 30 بۆ 35 بێ قەڵەوی دەرەجەیەکە ئەمیش کە شمولی عەمەلیات ناکە لە 35 بۆ 40 بێ پێوتێ قەڵەوی دەرەجە 2 لە 40 زیاتر بێ پێوتێ قەڵەوی لە ڕادەبەدەر. ئێمە کەسانی کە نەشتەرگەری قەڵەویان بۆکەین ئەو کەسان کە لە 40 بەرەوسەرن یعنی قەڵەوی لە ڕادەبەدەریان هەیە نەخۆشی قەڵەوی دەرەجە 3 هەیە. یان ئەگەر یەکێک بارەستەی لەشی لە 35 زیاتر بێت و لەگەڵیشیان نەخۆشی هەبێ بۆی قەڵەویەکەوێ بۆ نمونە نەخۆشی زەختی هەبێ شەکرەی هەبێت یان تووشی نەخۆشی دڵ بوو بێت یان قەڵەوێکی تەنسیختەسەر جمگی ئەم کاتە ناچارە بین نەشتەرگەری قەڵەویان بۆکەین. باش ئەمە لە ڕووی زانستی ئەمە لە ڕووی کێشەوە. بەڵێ لە ڕووی کێشەوە بەڵێ لە ڕووی تەمەنەوە خۆی کەمترین تەمەن باشتر لە سەر 18 ساڵەوە بێت بەس هەندێک جار لە 16 ساڵی شەوەیەکی نەگە کەسەکە خۆی واعی بێت و لە مزاحفات و مەشاکیل عەمەلیاتەکە تێبگات و بێگومان دەنێریمە دکتۆری نەفسی بینێت و قەرارەیات بڵێن بە تێکڕایی لە سەر 18 ساڵەوەیەکی هەتاکو 65 ساڵ. باشە. دکتۆر ئەمەم نەبیستوە بۆچی ئەینێرم بۆ مەسەڵەن بۆ لای دکتۆری دەرونی هەموو نەخۆشیەکان نانەرین بە دکتۆری دەرونی ئەگەر نەخۆشیێک بزانین کە خۆی قەراری نەشتەرگەریەکەی بۆ نایدێ یانەکە نەخۆشی دەرونی هەبێت یان زۆر ڕارابێت یان مناڵ بێت لە خوارەشە ساڵەوە بێ نەرین بۆ نەخۆشی دکتۆری دەرونی و دکتۆرەکە هەڵسەگاندی بۆ کات و قەراری بۆ یاد کە ئەتوانێت نەشتەرگەری بکات یان ناچووکە بێت نەشتەرگەریەکە تێبگات دوای باسەکەین کە نەشتەرگەری خۆی مزاحفاتی هەیە و متابعەی هەیە و بینینەوەی هەیە و ئەبێ پابەند بێ بۆ ڕێنمایانێکی بووی دانی بۆ یەکێک مناڵ بێت و نەتوانێت ئەم شتانە بکات ئێمەش ناتوانین نەشتەرگەری بکەین. زۆر باشە باسی ئەوەت کرد کە لە ڕووی زانستیەوە لای ئێوە پێوانەیەکەیە مەسەڵەن بۆ قەڵەوی پێم خۆشە ینی لە ڕووەکەی ترەوە بۆ نمونە ئەگەر قەڵەوبی مەسەڵەن چەند کیلۆ مەسەڵەن لای خۆمان قەڵەوە ها لای خۆمانەوە بزانین چەند کیلۆ ئینجاڵێ قەڵەوە بە تێکڕایی لە بۆ ئافرەتەکان لەسەر 9 کیلۆوە شمولیانەکات پیاوانی لەسەر 100 کیلۆ بەری ئافرەتەکان توزە باڵان کەم بچووکترە ئەنەوەی کە دیقەتمان ناوە لای خۆمان خانمان لەسەر 90 کیلۆ پیاوان لەسەر 100 کیلۆ شمولی نەشتەرگەریەکانەکە. زۆر باشە. بەس بەتەنیا عەرزم کردی بەتەنیا بەس کێش ناک ئەی ناگرێت پیاوێک باڵای مەتر 90 بێ 100 کیلۆ بڵێ نەشتەرگەریت بۆکەمە شمولی ناکە بەس بە تێکڕا یعنی. باشە. ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەو کەسانە ئەتوانن ئەم نەشتەرگەریە بکەن چونکە لە ئێستاە مەسەڵەن ئەو کەسانی کە بەتایبەت نەخۆشی شەکرا یاخود زەخت ئەمانیان هەبێت عادەتەن کە سێرەکی وردە قەڵەو ئەبن ئیتر لەبەر هەر هۆکارێک بێ ئەوە لەوانەیە پەیوەندی بە ئەو نەخۆشی درێژخایەنەوە بێ و بۆ زۆر حەزیش ئەکەن خاستن ئەو کەسانی کە چنە تەمەنەوە عادەتەن تووشی ئەو نەخۆشیە بن ئەو نەخۆشیە درێژخایەنانە حەز ئەکەن کە کێشیان داوەزێ مەسەڵەن لەوانەیە بکو ئەوی باست کرد مەسەڵەن کێشەی جمگەیانە بێ کێشەی قاچێشیانە بێ نەتوانن وەرزش بکەن یان لە ڕوویەکی ترەوە نەتوانن مەسەڵەن ڕێجیمێکی پابەند بوو بکەن ئەمە بۆیان نابێ بە کێشە بۆ نمونە یاخود باشترین ڕێگایە بۆ ئەوەی کە کێشیان دابەزێت.
خۆیوک و باشترین ڕێگا ناتوانین بڵین ئەمەلیات باشترین ڕێگایە باشە بەس وەکو پێم وتیت ئەو کەسانی کە نەخۆشییان هەیە بۆی کە ینی قەڵەوەکە بۆ هۆکاری نەخۆشی و نەخۆشی دڵ و زەخت و شەکرا ئەمانە لە وەزنێکی کەمتری شاتوانین لەشتەکەیان بۆ بکەین بۆ نمونەکە کەسێک شەکری هەبێت ئەتوانین ڕێڕۆگۆڕینی بۆ بکەین کە بە ڕێژەی لە 1970 شەکرەکەیان چاک ئەبێت یان لەو وەزعی کە ئێستا تیان باشتر بێت بۆ نمونەکە بڕێکی زۆر حەبخوا حەبی کەمتر دەبێت و هەندێکی باشیان هەرتیە بڕێن نەخۆشییان نامێنێت یان ئەو کەسانی کە قەڵەون و تووشی زەخت بوون کە زەعیفە بن بێگومان خۆی زەخت لەسەر لەشیان کەون بێتەوە لەشیان ئیسراحەت دەکات و دەرمانیان زۆربەی زۆری عن نەخۆشیی بڕێکی باش نەخۆشمان هەیە کە هەر دەرمان ناخۆن دوای نەشتەگەری یان ئەگەر بیشی خۆن بە دەرمانێکی زۆر کەمتر زەختیان کۆنتترۆڵە بێت زۆر باشە ینی لەبەرەوە لە ڕووی زانستیەوە زیاتر ڕێمانی هیراوە بۆ کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەبووی قەڵەویەوە عملەتیان بکەین و زیاتر عملەتکەش بۆ کەسانەیە نەک بۆ کچێکی گەنج بێت و زەوەزنی زیاد بێت و عملەتی بکەین زیاتر بۆ کەسان کە نەخۆشییان هەیە بۆی قەڵەوەکانەوە واتەوە فرسەتێکی باشە لە ئێستاە بۆ نمونە چونکە هەنێک نەشتەرگەری هەیە کە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە مەسەلەن فرسەتێکی ئەویان نییە یاخود ناتوانن ئەوە بکەن بەڵام نەشتەرگەری بڕێنی گەدا ئەو کەسانی کە خاوەنی یاخود نەخۆشی درێژخایانیان هەیە شانسێکی ئەویان هەیە کە ئەتوانن ئەو نەشتەرگەریە بکەن بەڵێ بێکمان خۆی نەشتەگەرەکە لەژێ بەنجی ئاماکرێت باشە یعنی ئەگەر ئەبێ نەخۆشەکە بتوانێت بەو مەترسیانی بەنجی ئامەکەیە بڕوە ینی ناکرێت نەخۆشی مەسەن بە تەواوەتی عەجزی قەلبی هەبێت ینی بە تەواوەتی دڵی زۆر پەککەوتە بێ یان گورچیلی پەککەوتە بێت بەنجەوە نەگرێ ئێمە عەمەلاتیکەین ینی بەشی ئەوەی کە بەنجەکە وەرەگرێت و بەشی هەڵسانەوە لە بەنجەکە تحملی ئەوە بکات ینی بە هەڵسەنگاندی بۆ بکەین اینجا توانین نەشتەگەری بکەین ئەگەر نەخۆشەکە بزانین لەوە ئەتوانێت تێپەڕێت ئەو کاتی استفادە لە نەشتەگەریەکەکەن بێگومان زۆر باشە پێم خۆشە باسێکی نەشتەرگەریەکەم بۆ بکەی ئەوەی وتت کە بە بەنجی ئاماکرێ بزانام مەسەن ئەم نەشتەرگەریە تا چەند کورسە تا چەند نەخۆش ئەتوانێت لە نەخۆشخانە بمێنێتەوە مەسەلەن دوای چەند ڕۆژە توانێت هەستێتەوە تا چەند کورسە ئەم نەخۆشە پێویستی چەندێک بە چاودێری هەیە ئەو دوای نەشتەرگەری وەکو جۆری نەشتەگەرەکە خۆی نەشتەگەرەکە بە نەشتەگەری سەر و گەورە دایانرێت باشە بەسکو تەکنیکی ئیشکردنەکە تەکنیکی قورس نییە چکە عەمەتێکی دووبارەیە تقریبا نەشتەگەرەکە لەژێ بەنجی ئاماکرێ نەخۆشەکە خوێنرێت باشە لە ڕێی چەند کونێکەوە ئامری هەناو بینی چتە ناوسکی نەخۆشەکەەوە و بەشێک لە گەدا ئەبڕی ئەو بەشەیەکە ئەمە بۆ بڕینی گەدا ئەو بەشی گەدا ئەبڕین کە نەخۆشەکەەوە ئەتوانێت زۆر بخوا و بەش ئابرین کە هەستی برسێتی هەیە کە لامابێت کەسەکە برسی نابێت وەگە برسی و بەشتێکی کەم تێرە بێت نەخۆشەکە زۆرنی نەخۆشەکان ڕۆژە لە نەخۆشخانە ئامێننەوە یەک ڕۆژ بەڵێ هەمان ڕۆژ دەستەکەن بە ئاو خواردنەوە هەمان ڕۆژ دەستەکەن بە جوڵە بە ڕۆژی دوایەوەکە هەموو شتێک باش بێت و نیشانەکانی جێگیر بێ ئەنەرینە ماڵە لەژە چاودێریە دوای چەند ڕۆژە نەخۆشەکە بینینەوە دوای هەفتەیەکە توانین ئەگە تەقەڵی هەبێ ویان لابری ئەمە ئەگەر هەموو شتێک باش بڕوە ئەگەر باشە چەند کاتژمێری پێچێن نەشتەرگەریەکە خۆی ئەکرێت ناو عەمەلەکە تووشی مساحافات بیت یعنی بە دەقیقی ناتوانانی بڵێ ئەمە نەم پێچێ بەس کەسێک بۆ کەسێک تر جیاواز بەڵێ لە کەسێک بۆ کەسێکی جیاوازە هەندێک نەخۆشیە قورسرە ئیشکردنەکەی لاندە نەخۆشیەکە بەس لە نیو کاژێر بۆ سێ چارەکە یان هێرەوەی پێچێ باشە بێجگەلەوەی کە مەسەلەن ئەم کەسە کێشێکی ئاسایی وەرئەگرێکە ئەم نەشتەرگەریەکە چ سوودێکی تری هەیە ئەم نەشتەرگەریە مەسەلەن بۆ بەتایبەت بۆ ئەو کەسانی کە ئیکەن باسمان کرد ئەگەر کەسەکە نەخۆشی دێشخانی بووی قەڵەوی هەبێت ئەمانەیان تیە پەڕێنیان باشترە بن باشە بێگومان توانێت جوڵیان زیاتر دەبێت هەندێکیان خەمۆکییان هەیە بووی قەڵەوەکان و هەندێک کەسی قەونە قەڵەوە ڕووی ناچێتە ناو کۆمەلگاوە ئەم حاڵەتانیان باشە بێ هەندێک لە خانمەکان وا هەستەکانەکە زەعیفتر بن جوانتر دەبنەر چەنە ئێمە زۆر تێکی دەگەنێ لەوەی کەم نەشەگەری جوانتر نییە بەس بۆ لایەن دەرونیان مرتاحترە بن و بۆ جلوبەرگ لە بەکردن و زۆر ڕاستە بە زیاتر ئێمە حەزی زیاتر ئێمە تەرکیزی خێنە سەر لایەنە تەندروستیەکەی کە ئەم کەسەکە نەخۆشی قەڵەوی هەیە و نەخۆشیێکی چاگەی زۆر باشە لەگەڵ کردنی ئەم نەشتەرگەریە لە ئێستا مەسەلەن ئەبیستین کە مەسەلەن کە قارسی مەعیداکەن یاخود بچووکردنەوەی گەداکەن ئەتوانێت نەشتەرگەرێکی تر بکات لەگەڵ یا بۆ نمونە هەر ئەگەر مەسەلەن ئەو شتانە بێت کە لە ناو سکاکرێ بۆ نمونانی کەسم بینەوە کە مەسەلەن زراویش ئەکا لەگەڵ ئەمەیە شتی وا هەیە ئێمە پێش عەمەلاتەکە فەحسیان بۆکەین متمانە پشکنینی خوێنیان بۆکەین بە فەحسی دڵیان بۆکەین سونەری سکیان بۆکەین ئەگە بەردی زراوی هەبێت یان ئەگەر نەخۆشی خۆی بزانێت بەردی زراوی هەیەت و سونەرمان بۆ کرد بەردی زراوی هەبێت و بەردی زراوەکە مشکلی بە دروست کرد بێت لە هەمان نەشتەگەریە هەم
گەدەکەی بۆ بڕین و هەم زراوەکەی بۆ لابین هەندێک جار نەخۆشە بۆ کیسی گەورەی هێلکەدانی هەبوو لەگەڵ یا ئەتوانین ئامرەکان لە ناوسکی نەخۆشکەیە ئەتوانین هەندێک نەشتەگەریکی بۆ بکەین بەس نەشتەگەری زۆر گەورە نابێگومان چی بانونە بێژگە لە مەسەن لە زرا و مەسەن لابردنی ئەو کیسانە هیچ چی دیکە ئەتوانن لەگەڵ یا بکرێ چکە ئێمە کە چونە ناو سکی نەخۆشەکە شتە بینین بەس مادەم کۆن بڵێن مادەم بە نەخۆشەکەمان نەوت و چی دووەگەی ناتوانێت کە شتێکمان بینی لای بەرین خوا نەخواستە گەورەمێکیش بینەوە گەڕێنەوە لاچ عەمەتێک قەسەکەشی بۆ نەکەین یعنی ئەوە نییە بچینە ناو نەخۆشەکە ناوسکی نەخۆشەکە چیمان بینی لای بەرین چکە بە نەخۆشەکەمان نەوتووە بەزەکە پێش عەمەلیاتەکە بزانی بۆ نمونە بەردی زراوێت هەیە مشکلی بۆ دروست کردووە لای ئەبین ئەگە بزانین کیسی گەورەی هێلکەدانی هەیە لە خانمانە بزانین مشکلی بۆ دروست کردووە دکتۆری ژنان بانەکەین لەگەڵمانە بێت ئیشی خۆی بکە ئەوە نییە بچینە ناوسکی نەخۆشەکە شتێکمان بینی کەسەر لای بەرین باش پێش مەسەلەن بە باسیەوت کرد کە پێش نەشتەرگەری هەنێک پشکنینی بۆ ئەەکەن لە هەنێ پشکنینا مەسەلەن هەنێ بابەت دەرەکەوێت بەڵام قەت بووە شتێکی ئاوە مەسەلەن لە کاتی نەشتەرگەریە هەنێشتی دیکە دەرکەوێت لە فەحسەکانە دەرنەکەوتی بێ لە سۆنەرەکانە دەرنەکەوتی بێ بۆ نمونە بەڵێ مەسەلەن جاری وایە لەسەر جگەر پەڵی خوێنیە بینیت لە سۆنەرا دەرناکەوێت جاری وایە کیسمان بینی و لەسەر سپڵ لە سۆنەرەکە دەرنەکەوتووە حڵاتانی خۆم بینێ بێتم ئەو چەندانەیەکمان بینی و لەسەر بەتابەتی جگەر چکە ئێمە ئەو شوێنی کەس ئەچینە ژوورەوە معیدە لە ژێر جگەرەیە و لای سپڵەوەیە ئەو منتیقی زیاتر بینی و هەندێک نەخۆشە بۆ مەسەن خۆی ئەوەی نەوتووە کە ترشەڵۆکی هەیە گەڕێتەوە یانی قەت مشکلی نەبوو چکە منە نەخۆشەکانە پرسیین پێش عەمەلیات هیچ ناڕەحەتێکە دەبێ یان ناترشەڵۆکە بێ ئازاریگە دەبێ باسی نەکرد بەس ناوحوتەکەمان دەکەوتوە کە فتقی دیواری ناوپۆشی سکی هەیە بڵین فتقی معیدەی پێڵێن یان فتقی سوورەنچک ئەو شتانە ئەبینن ئەو نەحوتەکەمان چاکردو چکەوێت بۆی چاکەین ژینە ناتوانین عەمەڵەکەی بۆ بکەین زۆر ڕاست زۆر کەسەیە ئەو حاڵەتی هەیە بەڵام ینی کەسم بینی و بەڵام نایکا بە مەوزوعها لە لای خۆی وەڵای ئێمە زۆر حەقین چکە ئەگەر نەخۆشەکە گەڕانێت ترشەڵۆکی هەبێت و ئازاری گەدەی هەبێت ناتوانین بڕینی گەدەی بۆ بکەین ئەبێت جۆری چکن نەشەگەری بۆ بکەین یان جاری وای پێویستەکە نازۆری بۆ بکەین پێش عەمەلیاتەکە یان ئەشعەی تەنووری بۆ بکەین لەبەرەوە ئێمە پێش ئەوەی کە بچینە عەمەلیاتەکە و یەکەم جەلسە نەخۆشەکە بینین زۆر الحاحەکەینەوە لەوەی کە هیچ مشکلیکی معیدەی هەبێت مشکلی هەرسکردنی هەبێت یان ترشەڵۆ گەڕانەوەی ترشەڵۆکی هەبێت چکە بێ ماگۆڕێت زۆر ڕاستە بزانم قرس نابێ بۆ نەخۆشەکە لەم حاڵەتەیە ئەگەر ئەو بابەتانی کە باست کرد ئەو نەشتەرگەریانی کە ئەتوانن لەگەڵ قارسی مەعیدای بۆ بکرێ بۆ نەخۆشەکە قورستر نابێت لەو کاتەیە مەسەڵەن یا بخۆت بۆ دوای ئەوە وەرگرتنی عیلاج بۆ ئەو قورس نابێت تۆ لە پێویستیەکیت مەسەڵەن کابرا بەردی زراوی هەیە و نەخۆشەکە بەردی زراوی هەیە و تووشی ئازاری کردو تۆ هەر لە ناوسکی نەخۆشەکەیت پێویستە نەشتەرگەریەکە بۆ جارێکی ببیتەوە بۆ عەمەلیات دوای چەند هەفتەیەک چەند مانگێک ئەوەیە نەشتەرگەریەکە زیاتری پێچێت هەتاکو زیاتری جێجە پەنجاب بمێنێتەوە تووسە چاکبوون و ناڕەحەتێکی بۆ دروستی بێت عنی بە شێوی گشتیەکرێت و ئاسانە ینی هەمیشە مەسەڵەن ئەو کەسانەشی کە نەشتەرگەریەکرێن حەزەکەن مەسەڵەن کەمترین کات بەنج بکرێن یاخود کەمترین مەسەڵەن بە نەشتەرگەریەک ئەو دوو نەشتەرگەری بۆ بکرێ بۆ جارێکی دیکە نەچێتەوە ژێر بنج ینی تۆزە ناخۆشە نەشتەرگەری وانە ئەگەر لەسەر ڕێگات بێت و بیکی باشتر زۆر ڕاستە بزانم هەنێک کات باسی ئەو کەسانی کە بەتایبەت قارسی کەداکەن یاخود بچووکردنەوەی کەداکەن تر نازانم شتەکەم مەسەڵەن لە خۆیانەوە ئەیڵێنیان ئەڵێم لە سایە هەشتای مەعیدەیان بۆ بڕێوم یاخود ئەڵێن بە دکتۆرەکەم و تۆ لە سایە هەشتای مەعیدەم بۆ ببڕێ بزانم ئەمە ڕێژەیە یاخود ئەمە شتێکە مەسەڵەن لە خۆمانەوە ئێڵێن یاخود لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ڕێژەی بڕێنی مەعیدەکە جیاوازە ئێمە خطوەی دووەمی عەمەلیاتەکە کەوەیە بڕینی گەدەکەیە ئێمە سۆندەیەک لە دەمەوە ئەنەرینە ناو دوانزەگرەیەوە قەبارەی هەیە سەن 34 هەیە تا 40 ئەو سۆندەیە کە ئەنێرین ئێمە لەسەر سۆندەکەی بڕین ینی ئەوەی کە ئەمێنێتەوە ستانداردە بۆنەکە پێنج کەس عەمەلیاتکەین لە ڕۆژەکە هەر پێنجیان تقریبان بەقەرێک معیدەیان ماوەتەوە بە شەرت نییە بەقەرێکیان لابرابێ باشە ئەوەی معیدی زۆر گەورە بۆ زۆرتر لابرا ئەوەی کەمتر گەورە بۆ کەمتر لابراوە لەبەر ئەو ڕێژانی لە سای هەفتاوە شتاوانە ڕێژی زۆر ڕاست نین ینی جای وایە مەسەن کەوتوتە ناو سەردەمی خەڵک کەوتوتە بازاڕ بەڵێ منیشمە بەسە تۆ ئەو بەشە میمە کە هێڵیتەوە چکە بە لەسەر سۆندەیەکی بڕین هەچی ناکرێت زۆر بێڵینەوە چکە نسبەتە عەمەلیاتەکە ناکرێت زۆر تەسکیش بکەین و کاتە چێ بخوا ڕەشێتەوە ناڕەحەتی بۆ دروست بێت ئەوە زۆر میمە چەنێڵیتەوە یەکی کەش
گرنگی عملەکە ئەوەیە کە ئەو بەشی مەعیدە لا بین کە هەستی خواردنی هەیە و توانای زۆر خواردنی هەیە لەبەرەوە ڕێژەیە زۆر ناتوانانی ینی عادەتەن حەز ناکەین بە خەڵک بڵین سا هەفتە چکە ناچینە ژوور و مەترەبەرین و بیپێوین و ئەوە ناکەین بەتەکید مش بۆیە ئەو پرسیارم کرد دکتۆر لە هەنێک کاتێکە ئەو مەعیدانە ئەبڕێت ها لە هەنێک وێنەیە دانین ئەو مەسەلەن بەڕێستان کە نەشتەرگەری ئەو قارسە ئەکەندای ئەنێن ها ڕسمەکاندا ئەنێن مەعیدەکە بڵین ئەڵێ فوی تێکراوە ئەوە مەسەلەن هینی ئەوە لە چیایە بۆڵە ئەوان هەر بۆ جوانیە ینی هیچ نەخۆی ئێمە لە کوونەکانە مەعیدەکەین دەرەوە مەعیدەکە تۆ بەتاڵ بۆ کوچۆن گۆشتێکی نەرمە ئەتوانین لە کوونەکە بینە دەرەوە دوای فوتیەکەین شوازی مایدە وەرەگرێتەوە پیشانی ئایلەکەی یعنی ئیبینەوە بێ بزان چەنە بڕیوە و هەندێک جاریش بێ بزانین چەندێکی بڕگرتووە باشە ئێمە شلەی تێکین نۆرماسەڵانی تێکین بزانین چەندێکە گرێت قیاسی خۆمانە زیاتر شتێکی هەر پیشانی خەڵکیێنێتینە ئەمە بەستم لەو بۆ هەندێک کەس ئەڵە لە بەرەوەی بزانم مەسەلەن بۆ نمونە مەعیدەکە کون بووە کون نەبووە شتێکی ئەوە هەیە یاخۆ بەس تەنها بۆ ئەوەیە کە مەسەلەن پیشانی کە سوکاری بێ یاخۆی خۆی بیبینێتەوە ئەو کوونبوونە ئەوە بڵێن ئەوەی بەشی کە هێشتومانێتەوە کە نەخۆشەکە پێشی ئەو لە ناو نەشەگەرێکە یاخۆمان تێستەکەین باشە بێ بزانین لێ چون هەیە یانە چەند تەریقەیەکی هەیە بۆ تێستکردن باشە هەندێک دکتۆریکا هەندێک نایکا مثلا ئێمە خۆمان حەزەکەین بیکەین زۆر باشە پێم خۆشە بزانم کەنەشتە ئەو نەخۆشە کە بڵێن هۆشیەتەوە و ئیتر ئەتوانێت مەسەلەن شت بخوا پێویستە چی بخوا ئەم نەخۆشە وەکوی باست کرد کە ڕێژەیەکی زۆر لە گەدەکەی ئەبڕێت ئەوەی کە ماوەتەوە بەرگەی مەسەلەن هەمووش خواردنێک ناگرێت مەسەلەن لە سەرەتای هەفتەی یەکەمە یاخۆ لە سێ ڕۆژی یەکەمە تەنها ئەو ئەتوانێت بخوا یاخود شلەمەنی بخوات یاخود چی بخوات باشە چی نەخوات خراپە ئێمە کە نەخۆشەکە لە بەنجبەری ئايات ئەگەر هەمان ڕۆژ ئیخنە سەر ئاو خواردنەوە یعنی یەکەم ڕۆژ بەس ئاوا خواتەوە مثل نظامی ئێمە وایە بۆ نمونە تقریبا لەموو عالەمی شاوایە ینی سێ ڕۆژ یەکەم بەس ئاو شربەتێکی هێنێ کە هیچ دانیتیان نەبێت ینی شربەتەکە ساف بێ شربەتی فرێش بێت باشە دوای سێ ڕۆژەکە لە هەفتەی یەکەم فرێشیش بێت دکتۆر مەرجە فرێش بێت وڵای هیچ ناتوانین بە خەڵک بڕیشتی قوتوب بخۆ وایە بەتەکید ئەوەیە مۆزوعەکە لەبەرێکە بەس تۆ ئەتوانین بە خەڵک بڵێ مثلا سێ و تڵپەکە یەگرن بەس ئاوەکەیەتی یان شربەتی ئەنەناسە یان پرتەقاڵە زیاتر مزلمەنەکانیان ناینێ یان شەبەتی مێوشە باشە لەگەڵ ئاخواردنەوە قومە قوماش کێشەکە لە واچکە مەعیدیان بچوو بۆتەوە نابکرێ بەسەریەکەوە بیخۆنە بە قومقوم بەردەوام قومقوم ئاوە خۆن بۆ سێ ڕۆژ یەکەم لە هەفتەی یەکەم ئاخینە سەر شۆربایەک بەبێ ئەوش بەبێت دان ئەویش بە هەمان شێوەی شەربەتەکە ئاوی گۆشت و ئاوی مریشک و ماست و ماسا و شیر و چاکە زۆ گەرم نەبێت و ئەوە ناتوانێت بخوات دوای هەفتەی یەکەم لە هەفتەی دووەمە ئەتوانانی شۆربات دروست کات و بیا لە خەڵاتە هەموو شتێکی تێ بکە بە چۆن کوی مناڵ بێ بە سریلاکە ئەتوانێت وردە وردە ئەوە بخوا ئەتو دوای دوو هەفتەی یەکەم وردە وردە کە دوو هەفتەی یەکەم تێپەڕی و مزعافەکانی تێپەڕان خینە سەر خواردنی ئاسایی بس هەر نەخۆشی بۆ نەخۆشی کە شتێکی پێ ناکەوێت بەعام ئێمە ڕێنمایی نەخۆشەکانەکەین کە پرۆتین وەرگرن و شیر زۆر بخۆن دوورکەونەوە لە شیرینەکان چکە شیرینەکانەکە دوای چەند هەفتەیەک سەر شیرینی خواردنەوە زۆر ئیسفادە لە نەشتەگەرێکە ناکات واتەوەکو پێشتری لێتەوە یان زیاتر حەز بە خواردن نەکات مشکل مەعیدەکە بچووک و باریکە وایە ئەو خواردنانی کە کالۆریکی زۆریان تیا حەجمیان بچووکە پێیان ڕوات بۆ نەکە دوای مانگێک مانگونیوێک دوای مانچەکە چنە سەر خواردنی سفرە هەرچێکە بێت سفرەکە توانێت بیخوا بەس کەمی پێخورێ بەسەکە تو لە بەیان تا ئێوارە خورما بخوا ئەتوانێت هەموو ساعات جارێ خورمای بخوا یان پاقلاوە بخوا یان مڵکشێک بخوا ئەمە بڕێکی کەم و کالۆریکی زۆرە لەبەر ئیسفادە نەشتەگەرێکە ناکە زۆر جان ڕێنمایی بە نەخۆشەکان دەڵێن کە نەشتەگەرێکە ئامڕازێکە تووڵێکە بووی کە تۆ زەعیف بی بەتەکید هەر شێوازی ژیانەکەیە قەرارەیە تۆ زەعیفە بیان زەعیف نابیت بەتەکید دکتۆر باسیەوت کرد کە مەسەلەن لە هەفتەی یەکەم و هەفتەی دووەمە ئەتوانێت مەسەلەن شۆربا بخوا بەڵام بە شرتێ بیا لە ئەسارە و دوایەوە خەڵتەکەی بگرێ مەسەلەن ئەتوانێت ئەمە لە ڕۆژەکە یاخود لە 24 کات ژمێرەکە چەند جار بیخوات بۆ نمونە خۆی من بینیومە مەسەلەن زۆر کەمە خۆن ئەگەر ژێر پیاڵەیەک ئەگەر یا ئاوی گۆشت یا مریشک مەسەلەن ئەتوانێت بەس کاتی ژەمەکان ئەمان نان بخۆن یاخود هەر کاتێ برسیان بۆ ئەتوانین یەک دوو کەوچک بخوات کێشەی ڕێنماییانیم زۆر مەبەستمانە ئاو خواردنەوە ڕۆژەکە نەخۆشەکە لە ڕۆژێک دوو بۆ 3 لیتر ئاو بخواتەوە بەردەوام بێ ئاو بخوات بۆ مەسەلەی خواردنەکە توانێت 6 بۆ 8 ژەم بخوات ڕۆژێکە 6 بۆ 8 ژەم تۆز ئەیخوات باشە شتێنێکی برسی بوو تۆزێ لەوە بخۆ
زۆر باشە هەنێک کات ئەو کەسانی کە نەشتەرگەریەکە کەن دوای نەشتەرگەریەکە زۆر بێهێزە بن مثلا بە حکمی ئەوەی کە پێشتر بەردەوام دەمیان جوڵاوە هەموو جۆرە خواردنێکیان خواردووە مثلا نانیان خوارد و برنج ئەمانە هات تۆزە وزەت تێەیە بەڵام دوای نەشتەرگەریەکە ئەو خواردنانی کە باست کرد مثلا زۆر ئەو کالۆری و هێزیان تیانە مثلا جێگرەوەی ئەم خواردنانە جێگرەوەی هەیە مثلا لە ڕووی دەرمانەوە لە ڕووی بۆ نمونە حەبەوە ئەمانە بدرێ بە نەخۆشەکە بۆی جێگرەوەی خواردن بێ خۆی کە کەسێک ئەملاتی مەعیدە ناکە برسیە بێت ئەگەر نان نەخوا بێهێزە بێت وایە ئەین لە برسی هەنکار لە ئێمە برسیمانە بێت نان نەخۆین ئەگەر خۆمان تاخیرکن دوای بێهێزە بین ئەمە چۆن هەستی برسێتیان نامێنێ بە شێشی باشیان هەستی برسێتیان نامێنێ یەکسەر بێهێزەکە هەست پێکەن کە بێهێزە بن ئینجازان ئەمە پێویستەکە شتێ بخۆن ئەمە کێلۆکارێکیان بێهێزێت دوو چەند هەفتەی یەکەم ئەمان ناخۆن دوای ئەتیادێک نەسە خواردنی ئاسایی دوان خواردن بخۆن بەعام لە ڕێڕەوگۆڕین نەتوشی نەقسییان دێ لە ڤیتامین و مادی ئاسن و هەندێک لەوە من خوێکان نەبن لە قەسی مەعیدەیە ئەگەر نەخۆشەکە بەڕێنمایەکان بڕوات و ڕۆژانە بتوانێت ئەو خواردنانە خواکە پرۆتینی تیا و ئاو زۆر بخواتە و هەندێک لە میوە و سەوزەکان بخوات توش نابێت بەس ئێمە دوای 3 مانگ نەخۆشەکان گەر هەموو شتێ باش بێت پێکمان دوای 3 مانگ هەندێک پشکنیان بۆکەین ئەگەر بزانین نەخسی ڤایتامین دی یان بۆ منە نەخسی ئاسنیانەیە دەرمانانێت زۆر باشە بزانم هەموو نەخۆشێکیش بۆ هەموو نەخۆشی زۆر باش هەموو نەخۆشێکیش دوای هەفتەیەک لە عملاتەکە یان خینە سەر ئەندێ لە ئینەکەیە ئەی زێتی پێوترێ مڵتی ڤیتامینە بەڵێ بەڵێ چونکە چونکە زۆر باشە چونکە هەنێکم بینیوە مەسەلەن دوای ئەوە قژی ئەڕوتێتەوە یان مەسەلەن نینۆکەکانی هەڵ ئەوەرێنەها مەسەلەن ئەوە هیچ پەیوەندێکی بۆ هەیە خود هەر مەرجە ئەو مڵتی ڤیتامینیانە وەربگرێت لەم بینە ئینێکمان کرد بەحسێکمان کرد لە سار نزیک لە هەفتەی نەخۆشەکانمان تووشی خژڕوتانەوە بن هەرچەنە ئێمە ڤیتامینێکی یانی نییە بەس هەر تووشێ بن ینی بێگومانی خواردنە هەم سترێسی عملاتەکەیە هەم سترێسی کە نەخۆشەکە چەند ساڵێکی زۆرە بەسەر شێوازی ژیان لە بەیانی و تا ئێوارنانی خواردووە و خواردنی هەمووی باشی خواردو ێستا خواردن ناخوات بەس ئەوەی باشە یەنەوە قژیان بەی وردە بێبیەکان دروستە بێت و چاکە بنەوە نیە بڵێ حاڵەتێکی ئاساییەوە لە هەموو کەسێکە ڕوئات ئێستا پێش ئەماتەکەش پیان ئەڵێن بەڵێ خۆشتوانەوەی چێکە لەوانی دابتی ئافرەتەکان وایە زۆر هەستی پێەکەن جەمە پێیان قشتان کورتکەنە بۆ یەکە درێژ بێزاتە پێوی دیارە وتاوەتەوە زۆر ڕاستە زۆر ڕاستە لەبەرەوە زۆریان قژیان ڕێتە بەڵە زۆر ڕاستە بزانم باسی خشتەیەکت کرد پێش ئەو هەندێک پرسیارم لێ کردی لەسەر ئەوەی کە مەسەلەن قەڵەوکیە باسی خشتەیەکت بۆ کردم ئەگەر بە خشتەیەکیش پێم بڵێ مەسەلەن دوای نەشتەرگەریەکە پێویستە ئەم کەسەی کە چاوەڕێیەکە کە کێشی دابەزێ بۆ نمونە لە هەفتەی یەکەمە هەست بەوە ئەکا کە کێشی دابەزیوە یاخود ئەگەر لەلات بێت ینی پێویستە کەسەکە ئەگەر قەڵەو بێ بۆ نمونەگەر 120 کیلۆ بێ 100 کیلۆ بێ پێویستە لە هەفتەی یەکەمە مەسەلەن چەند کیلۆ دابەزێ ئەمە ئاساییە لە هەفتەی دووەمە مەسەلەن چەند کیلۆ پێویستە دابەزێ ئەوە ئاساییە خۆی هەفتەی یەکەم لە عملاتەکە هەمویان لەسەر 5 کیلۆ تقریبا دابەزن بەس ئەو دابەزینە زۆر دڵخۆشکرد نییە باشە لەبەرمی ئاوە لیانە ڕوات خواردنیان نەخواردو ئاویان نەخواردووە باشە بە ئامەتاک و کێشە زیاتر بێ زیاتر دابەزی واتە لە 5 لە هەفتەی یەکەمە 5 کیلۆکەش زیاتریش نەخۆشمانە بۆ 10 کیلۆش دابەزیە بەس کار بەس 70 کیلۆ بۆ 180 کیلۆ بۆ بەس ئەمە ستانداردمان نییە بۆ ئەمە بە نەخۆشەکان لین ئەمە مەکە تۆ هەفتەی 7 کیلۆ دابەزی بیت وابزانین هەفتەی 7 دابەزی باشە بە ئەم پیاوەکان ئەوانی قەڵەون زۆر قەڵەون هەفتێکە کیلۆ نیوە بۆ 2 کیلۆ دابەزن ئافرەتەکان هەفتەی کیلۆ بۆ کیلۆ نیوە دابەزن لەمانێکە 4 کیلۆ دابەزن زۆر باش زۆر ئاساییە بۆ 6 مانگی یەکەم ئەگەر زۆر قەڵەو بن ئەمە بۆ ئافخانمان ئەگەر زۆر قەڵەو بن لە 5 بە 6 کیلۆ دابەزن لە 6 مانگی یەکەمە بێکمان هەتاکو وەزنیان بکەم بێتەوە ئەتوردەوت دەکەمتە دابەزن زۆرترین دابەزین لە 6 مانگی یەکەمەیە ساڵی یەکەم هەر لە دابەزینان هەندێک نەخۆش تا نزیکی 2 ساڵێکیشە دابەزینە بەس بە شێوازێکی گشتی لە 12 بۆ 18 مانگە لە 180 وەزنە زیادەکەی دابەزێت وەزنەکەی جێگیر ئەبێت دکتۆر لە مەسەلەن لە ئاستێکە ینی یاخود هەر بەردەوام ئەمە هەردا ئەبازێت نانە بێگومان زۆر خەمی دابەزینمان نییە باشە یعنی خەمیەوەمان قەڵەوە بنەوە ئەوە نیە نەخۆشکێت بکاتە حدێک بکوچێتەوە باشە ینی کاتە حدێک ئەوەستێ خۆی نەخۆشکە حەزەکە زیاتر دابەزێت بەس دا نابەزێت مەسەن چۆ سەر خواردن یان جۆڵێکم بۆتەوە یان هەتر خۆی وەکو پێم وتی لە ساعت 7 بۆ 8 وەزن زایەکە دابەزێنێ ئەمە نییە بکاتە حدێک تاو نەمێنێت بچێتەوە
بەتایبەتی لە قەسی معیدەیە باشە لە حدێکە ئاوەستن کە نەخۆشەکە جای وای زیاتر حەزەکە دابەزێت باش ئەگەم زانین نەخۆشەکە زۆر دابەزیوە و مشکلی عملاتەکەی نییە بۆ منە ڕەشانە و شتی نییە بەس خۆی زۆر داوەزێت شت هەیە سەپلمنت هەیە زۆر باشە بزانم دکتۆر پێم خۆشە بزانم کێن ئەتوانن ئەم نەشتەرگەریانە ئەنجام بدەن بۆ نمونە بەڕێستان خاوەنی بڕوان نامەن لە پسپۆری نەشتەرگەری گشتی بەتایبەت نەشتەرگەری قەڵەوی کێن ئەم کەسانی کە وەکو بەڕێستانن ئەتوانن ئەم نەشتەرگەریە قورسە ئەنجام بدەن هەموو پسپۆر نەشتەرگەری گشتیەکان ئەنجامیان چکە ئەمە لە دراسی خوێندنمانە ئیش بە ئامێری هەناوبی نەکەین باشە لەگەڵ پسپۆری نەشتەرگەری هەرسوودجگەر ئەنجامیە ئەو دکتۆرانی کە پسپۆری نەشتەرگەری قەڵەوی بەتایبەتی کە ئێستا دکتۆرایکی تازەی لەسەرە ئەوانیش ئەنجامیان بەس هەمووی لە پسپۆری نەشتەرگەری گشتیەوە بێچێت زۆر باشە چونکە لە ئێستاشە خەڵک زۆر ینی سەری کردوێتە ناو ئەم نەشتەرگەری و زۆر خەڵک حەزەکەم نەشتەرگەریە بکات بزانم مزعفاتی ئەم نەشتەرگەریە بۆ کەسەکان چییە بە هەمان شێوانی هەموو نەشتەرگەریەک کەزانین کە مثلا لایەنی خراپیشی هەیە نایەنی خراپی ئەم نەخۆشیە چی ئەگەر بۆ کەسەکان بۆ نەخۆشەکان بێکمان لە شوێنێکیانە پێم وتیتم نەشتەرگەری باشترین ڕێگا نییە بۆ زەعیف بوون وابوو باشترین ڕێگا بۆ زەعیف بوون ئەوەیە کە وەرزش و پابەندبوونە بە خۆراکەوە ولەو باشترەوەیە کەسەکە هەوڵ باخۆی نییە لە قەڵاو بێت کەسێکی شەحادێک کە پێویستکە نەشتەرگەری بکەین و کاتە بۆ یەکەین وەکو هەموو نەشتەرگەریش کە مادەم بە بێهۆشکاری گشتیەکرێ بەنجی عامەکرێ مەترسی بەنجی عامی هەیە کە نەخۆشەکە تووشی جەڵدەی دڵ بێ ئەکرێت تووشی جەڵدەی سی بێت تووشی جەڵدەی دەماغ بێ ئەکرێت تووشی التیهابی سم بێ ئەکرێت تووشی خوێنمێنی پەلەکان بێت ئەم وەکو مەترسی بەنجی عامەکە کە دکتۆری بێهۆشکاری قسەیەکەڵاکە وەکو مەترسیی نەشتەرگەری خۆمان ئێمە لە ناوسکی نەخۆشیەکە ئیشەکەین ئەکرێت تووشی نەزیف بین لە ناو عەمەلیات یان دوای عەمەلیات و نەخۆشیشمانە بە تووشی نەزیف بووە یەکێک لە ماکەکانی کە دکتۆر لێ ئەترسین و لە بە نەخۆشەکانی شەڵێن ئەوەیە ئەو بەشی مەعیدەکە یاڵینەوە خۆی ئەیدورێتەوە ئەکرێ تەسری بکە لیکە زەرداوی مەعیدە بێتە ناوسکی نەخۆشەکەەوە ئەمە حاڵەتێکی کوشندەیە و حاڵەتێکی قورسە بۆی ئەوە نەخۆشەکە پێویست کات چەند نەشتەرگەریشکی بۆ بکەین نزیکی مانچێک لە خەستەخانە بێت شێوازی خواردنەکەیە گۆڕین کەمێکێکە لە قورسی مەترسیەکان لە کتوپڕە نەزیف و ئەو تەسریبە ئەو لێچوونە لێ ئەترسین بۆ مستەقبل لە تووشی ئەکرێت تووشی تەسک بوونەوە بێ ئەکرێت نەخۆشەکە تووشی ناڕێکی بێ لە هەرسی خۆراکە بە تایبەتی لە ڕێڕەوگۆڕینە وەکو واسم کرد ئەکرێت تووشی نەقسی هەندێک لە ڤیتامین و خوێقانی لەش بێت زۆر ڕاستە هەندێک نەخۆشیە تووشی نەخۆشی دەرونیە بن وایەکی لە ماکەکانی بڵێن پیوتە مزعفات ئەوەیە نەخۆشەکە کرێ زەعیف نەبێ ئەو نەشتەرگەریەکات و 15 کیلۆ دابەزێت و ئەوەستێت نەخۆشی واش پێگومان وەندێ نەخۆشیان دوای ساڵێک کە زەعیفە بن خەڵەوە بنەوە بەمانە هەمی وتێ مزعفات ولا ئەکرێنە عەمەلیاتەکە کرێ خەڵکی مەشهوری پێ مردووە خەڵکی بەناوبانگی پێ مردووە نەشتەرگەری ئەکرێ خەڵکی پێ بمرێ لەبەرەوە زۆر ڕێنمایی خەڵکەکەین تا بتوانن پارێز بکەن و بنەکەونە بەر نەشتەرگەری چکە بێگومان بێ مەترسی نییە بەتەکیت بەدڵنیایی وایە دەستە خۆش بە دکتۆر گیان سوپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانت من شتێکی ئەوتۆم نەماوە گەر بەڕێزت لە کۆتاییە پێت خۆش بێت یا شتێکمان بیر چوو بێت خۆت ئاماژەی پێبێ زۆر سپاس بۆیە وەڵی خۆی قەڵەوی چەند ساڵێکە چەند ساڵێکی چەند ساڵێکە کە بە نەخۆشی ناوزەند کراوە وە ڕاستە قەڵەوی نەخۆشی بەس قەڵەوی نەخۆشیەکە توانی ڕێ لێ بگرێت توانی قەڵەو نەبیت و توانی چارەسەریش بیت کۆ نییە مثلا کابرایەک هەرچەنە ڕاضە بکات و خواردنیشی ڕێک بێکرێت تووشی شێپەنجە بێت بەس قەڵەوی وانە نەخۆشیەکە کە لە ساسە ئەتوانی ڕێگری لێ بکەیت زۆر باشە بەوای تەندروستیی باش بۆ ملای سپاس بۆ بەڕێزیشت دووبارە سپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانت زۆر بەخێر هاتی ماندوومان کردی یارکرد کێشە دەستی خۆش بێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ دکتۆر باوان حەمەدجەزا کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری گشتی نەشتەرگەری قەڵەوی بوون قسە و باسمان کرد لەسەر نەشتەرگەری بچووکردنەوە و بڕینی گەدا تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت